ئەمە ڕۆژانە هاتوچۆی ئەو ڕێگایە دەکەم کولی ڕۆژ ینی احتیمالە 2000 جاران بێم و بڕۆم ڕێگاکە کەلچینمایە هەموو شکایە هەموو قۆرتە ئەمە خۆم شخصیان خۆم پێش چەند مانگێک پێش ئێستا سیار پیکاپ نیسانمە بوو لە قۆرتەکەمدا لە دەست مەریگرت بەخوا بای دوو دەفتەران هەموو سیارم تەفلیش بوو یعنی ئێستاکەش قەڵام هەیە ڕۆژانە دێم و دەڕۆم یعنی ئەو ڕێگەیە پێویستی بە نۆژەرکردنەوە چاکردن هەیە بەڕاستی هەر کەلچی چینەمای خاستن گەڕانەوەکەی کە دەگەڕیتەوە بۆ کەلک هەولێر کەلک ئەوجا ئەگەر داوا لە بەرپرسان دەکەین لە حکوومەتی هەرێم دەکەین ئەگەر بکرێ نۆژەنی بکەنەوە سوپاسیان دەکەین بەڕاستی ڕێگاکە کەلچی نەمایە زۆر جاران ڕووداوی هاتچۆی لێ دەبن من زۆر جاران یعنی من ڕۆژانە هاتچۆ دەکەم سیارێ گەورەم هەیە ڕۆژە احتیمال 3000 2000 3000 4000 بێم بڕۆم دەبینم زۆر جاران سیار لە قۆرتیدا وەرگەڕایە سیارە هەیە لە دەستی وەریگرتیە لە بەرەوەی خراپی ڕێگاوبانەکە یان لە دەستی وەردەگریتن دەڕواز زەرمەند نەفەری کەش زەرمەند دەکەن سیاری دیکەش خۆی بە سیاری دیکەدا دەداتن لە بەرەوەی ڕێگاوبانەکە خراپە بەڕاستی هەموو قۆرتە و چاڵە و هەموو تەسەیە پێویستە بەڕاستی پێویستە چا بکرێتن زۆر زورورە لە بەرەوەی ڕێگایکی قەلەباڵغە و سیارێک و هاتوچۆیەکی زۆری لەسەرا بەواستەوە زۆر سیارە و ڕێگاوبانێکی بڵێن چالایی و ناخۆش و ئەوەیە بەڕاستی پێویستی بە چاکردنە. يعني او جاده هندي بري خرابه هر هندي بري يعني هلا اذا بخما خد كتب زاويه لا توب زاويه حتى دينا قمر كده شنا هوري ساره ويران دبي هر ساره تندك و بغدان سير و 4 روز دبي 170 زم لپیش ساره دایا اصبر وقت خولی هات دوا هذا لا توب زاويه كره كده هوري بي استفاده هرك خولی ديتوا ناس ما خاصه اول سستانه دروش ديك سستانه بارانه چه حادثه دور ريانه هذا بيت الناس يعني بو شانا كان ناس لا قرقا كيسا لا سيتري بدوا بقيرين تريني لا كهر ويرانا اتو ساره لي بديان ورده قريت ساره ورده قريت يان دبي رينا دي يان اقري ديان ساره ورده قريت يان تايله بندش تدري او هاي ديت اعتبري وضع خرابه او زادنيه تمشاك او زاديه ئێستا خۆت بینە جێ من بڕۆ 1 دقه بڕۆ زادەی 150 کە لە هەولێر دروست کرایە زادەی 150 کە شارەزایە 1 دقه بڕۆ زادەی 150 ئەوزە پێ دەرێم زادەی چە خۆشە ئێ با بەلۆ دروست ناکەن زادە چەها دروستکەن ئەو زادە ڕێموسرێ لەسەرا ئەو زادە ئەلێرە دەچی لە بۆ مووسێ لە بۆ بەغدا لە هەموو زیێژ دەچی لۆ ئێرە دروست ناکەن لۆ ئەو لای خۆش دەکەن بڕۆ لای مووسێ لای مووسێ ئەو هەیە ئەتا دەگەی کۆنگومرجی ئەو زادە ئەو هە خۆشە لۆ مەسافە ئەوەندە تا کەرەچێ دروست ناکەن یعنی لە بەچێ پارە هەیە لە خوای بە زیادی هەموو شتەکەیە وەزعمان باشە وەزعمان زۆر خۆش هیچ عیبی نە لە خوای بە زیادبی بەس لۆ زادی دروست ناکەن داواکارم لە حکوومەتی زادە و بارمەکانمان لۆ چاکاتن وەڵای ڕاستی زادەکانمان باش نییە پێیشی لە بدۆ پشتیشی لە بدۆ ئەوجە بێ لەوەی لە دامیش ها پیکەپ بەخوای پیکەپ هەناگرێتەوە پیکەپ دێ بەناو چاو دەکەی ڕات لە تاسەکەی ڕادەر لێ وەردەگری ڕاوەردەگەڕێ کاکە ڕێکان باش نییە داواکارم لە حکوومەتی ڕێکانمان لۆ چاکە ڕێگای هەولێر خەبات ڕێگایەکە تا ئێستاکە لە ڕووی قانونیەوە لە نێوان ئێمە و کۆمپانیاکە یەکلایی نەبووتەوە گرفتێکی قانونی هەیە تا ئێستا ئەو ڕێگایە بە فەرمی لەلایەن حکوومەت وەرنەگیراوەتەوە بە هەر جۆرێک بیتن ئەو گرفتە قانونیە چارەسەر نەبوو بەڵام ئێمە لە سایدی هەولێر خەبات هەولێر ساڵی ڕابردووە و سایدەمان تا ڕادەیەک چارەسەر کرد ئێستا سایدی هەولێر لە بۆ خەبات زۆر گرفتی تێدایە ئێمە حەزرێکمان کردێ لەگەڵ بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی هەولێر بودجەیەکمان دیاری کردیە لە ئایندەیەکی نزیکدا ئینشاڵڵا ئەو ڕێگایە چارەسەر دەکرێت بەڵام چارەسەری کۆتایی ئەو گرفتە قانونیە لە نێوان حکوومەت و کۆمپانیای هێشتا یەکلایی نەبووتەوە بە ئومێدی ئەوە یەکلایی ببێتەوە بتوانین